بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر لێکەوتەی هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر قەوارەی زایۆنی دەکەین کە شەوی ڕابردوو بە زیاتر لە 300 موشک و درۆن هێرش کرا سەر قەوارەی زایۆنی. سەرلەسەرەوە دەکەین بۆچی یەکەم جارە ئێران خۆی ڕاستە و خۆ لە خاکی خۆیەوە بردومانی قەوارەی زایۆنی دەکات، لێکەوتەکانی چین وایە وەڵامی ئەمریکا و قەوارەی زایۆنیش چی دەبێت؟ ئایا بارگشتەکان لە ناوچەکە ڕووی لە زیادبوونە یاخود بەرەو ئارامبوونەوە دەچێت؟ لێکەوتێکی دەبێت لەسەر عێراق و ناوچەکە هەروە لەسەر جەنگی غەزەش؟ ئەم پرسە لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر پسپۆڕی بواری سەربازی قسەی لێسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک جەبار سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێزت بزانین وەکو شارەزایەکی سەربازی بۆ هێرشەکەی شەوی ڕابردوو و بۆ جۆری ئەو موشک و درۆنانش کە بەکارهاتوون لە هێرشەکەدا. بەڵێ قوربان، دیارە ئەو بەپێی ئەو هەواڵانی کە بڵاو کراون، یعنی ئەوەی نزیکەی 350 ڕۆکێتی کرۆز بووە لەگەڵ ئەو ڕۆکێتانەی ترکە لە ئێراندان لەگەڵ بڵێن درۆن بووە بە یەکەوە، ینی بڵێن بەگشتی بڵێن کۆی هەموو ئەو ڕۆکێت و درۆنانەی کە بڵێن هاوێژراون لە ئێرانەوە بۆ بەرەو ناوچەکانی ئیسرائیل 350 بووە. دیارە ئەوەش لەسەر بڵێم ئەو بەڵێنەی کە دوسێ جار ڕاهبەری ئیسلامی جمهوری ئیسلامی ئێران ئایەت الله خامنەئی کە چەند جارێک دووبارەی کردەوە لە لێدوانەکانی و لە خۆتبەکانی بەتایبەتی لە ڕۆژی هەینیە کە ئەو تۆڵەی ئەو هێرشەی ئیسرائیل دەکاتەوە کە کرا لەسەر قونسڵگەری جمهوری ئیسلامی ئێران لە سووریا و بۆ هۆکاری بۆ گیان لە دەستدانی کۆمەڵێکی فەرماندەی سەربازی ئێران لەوێ و دیارەوە کۆزانین طبعاً ئێران شکایەتی کرد لە مجلس ئیسلامی، بەڵام ئێستا ڕۆڵی نەتەوەی گرتوکار مجلس ئیسلامی بۆ ئەم بابەتانە ڕۆڵێکی بەهێز نییە، یعنی ناتوانین بڕیاری هێکڵاکەرەوە بدا دەربارەی ئەم بابەتانە و هێرشانەش هەر درێژەی ئەو ململانەیە کە هەیە لە ناوچەکە. ئێمە زانین ماوەیەکی زۆرە ململانەیەکی تون لە ناوچەکەدا هەیە بەگشتی، یعنی نەوەکو فقط لە فەڵەستین یان لە ناوچەی غەزە، بەڵکو لە ململانەکە ڕەنگی داوەتەوە لە عێراق، لە لوبنان، لە سووریا، لە کەندا و لە یەمەن، لە هەموو ئەو ناوچانە ئەو ململانیە توندەی کە هەیە لە نێوان ئێران و ئەمریکا یان ئێران و ئیسرائیل یان ئەو بلۆکەی ڕانەگەیەنراوەی کە لەم سەردەمەدا هەیە کە دوو بلۆکی ڕانەگەیەنراوی بلۆکێک بە سەرۆکایەتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ئیسرائیل و بلۆکی تریان کە ڕوسیا و چین و کۆریای باکوور و لەگەڵ ئێران کە لە ململانیەکی زۆر گەورەدان لەسەر تاسەری دنیادانەوەکو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینین ئەو شەڕەی کە ماوەیەکی دوور درێژە لە ئۆکرانیا هەیە، ئەو شەڕەی کە ئێستا بۆ بەرەو 3 مانگ دەچێت لە غەزە هەیە، ئەو شێوازە شەڕەی کە بە درۆن و بە ڕۆکێت کە لە کەنداودا هەیە بەتایبەتی لە یەمەنەوە کە هەڕەشەکانی دەکرێت لەوێ، یان پێشتریش ئەو گروپانەی کە ناو ئەبران کە سەر بە ئێرانی یان گروپی مقاومەی ئیسلامیان پێڵن لە لوبنان و سووریا و عێراق کە بنکە و بارەگاکانی ئەمریکا یان هاوپەیمانەکانیان لە ناوچەکە ئەکردا ئامانجی خۆیان. بەڵێ کاک جەبار، سەبارەت بە بڵێن توانای سەربازی ئێران هۆکاری چی بوو کە بەشێکی بڵێن زۆری موشکەکان نەگەیشتن و وتەبێژی بڵێن سوپای قەوارەی زایۆنی باسی لەوە کرد بوو کاوپەیمانەتێکی بڵێن ئەمریکی، باریتانی، فەڕەنسی و چەند وڵاتێکی ناوچەکەش بەشداریان کردووە لە تەقاندنەوەی درۆن و موشکەکان. ئایا توانای سەربازی ئێران چۆنە بڵێن یاخود وەڵامی بەرامبەرەکانی هاوپەیمانەکانیشی بۆ ئەو هێرشەی شەوی ڕابردوو؟ بێگومان جمهوری ئیسلامی ئێران وڵاتێکی گەورەیە لە ناوچەکە و
توانایەکی جەنگی گەورەی هەیە بە تایبەتی لە بواری درۆندا، یعنی ئێستا هەموو لایەک ئەزانین کە چەند ساڵێکە ئابلوقەیەکی ئابووری و ئابلوقەیەکی لەسەر وەدەستهێنانی تەنانەت هەرچی کەرەسەی ئەلکترۆنی یان ئەو کەرەسانی کە پێویستن لە بڵێن لە سەنعاتی سەربازیدا یان هەموو سەنعاتێک لە ئێراندا یعنی قەدەغا ئەکرێت کە بێت بۆ ئێران و بە تایبەتی ئەوانەی کە هاوکاری ئێران دەکەن لە وڵاتانی دنیا یەکسەر ئەمریکا وڵاتانی تر سزایان نەدەن، یعنی بڵێن سزای بە تایبەتی مالیان نەدەن یان پارەکانیان و بلۆگەکەن. بەڵام بەگشتی ئەزانین ئێران وڵاتێکە توانایی هەیە لە بە تایبەتی لە پیشەسازی جەنگیدا، هەم لە بواری ئاسمانیدا هەم لە بواری بڵێن ئاسمانی کە ئەکا فڕۆکەی جەنگی، هێلیکۆپتەر، درۆن، جگەل لەوەش لە بواری بڵێن دەریاییدا کە کۆمەڵێکی زۆر پاپۆڕی دەریایی هەیە و زۆری سەنعاتی خۆیەتی یان حتەنانەت بڵێن ژێردەریایی کە هەر خۆی دروستیەکە و جگەل لەوانە هەرچی چەکی سووک و چەکی تری پێویستی جەنگی لە تانک و لە زیری پۆش و لە هەرچی پێویستە پشت بە خۆیە بەستێ، یعنی ئێران پشت بە خۆیە بەستێ و دیارە هەموو لایەک ئەزانین کە ئێستا ئێران لە ململانەیەکی گەورەدایە لە ناوچەکە، جگەل لەوەی کە بەهۆی ئەو توانە سەربازیە خۆی ئەتوانێ خۆی بپارێزێ وەکو وڵاتێکی گەورە لە ناوچەکە و بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ لە زۆر وڵاتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و توانیوێتی تەنانەت بڵێن پشتیوانی کۆمەڵێکی زۆر ڕێکخرا و گروپی بڵێن چەکداری کە وەکو باسمان کردووە کە ناوی خۆیان دەنێن بە گروپی مقاومەی ئیسلامی، چ لە عێراقا، چ لە سووریا، چ لە یەمەنە، چ لە ناوچەکانی لوبنانە یان تەنانەت پەلی هاویشتووە بۆ زۆر ناوچەی ئەفریقا و ناوچەکانی تری ئاسیا و ئەوانەیە و دووەم ئێران پەیوەندیکی زۆریشی لەگەڵ وڵاتی رووسیا و چین و وڵاتانی تر هەیە کە توانی بەهۆی ئەوەش پەرە بە توانای پیشەسازی خۆی بدا. ڕاستە بڵێن ئێستا کە وەکو هەواڵەکان باسەکەن ئەو 350 درۆن و ڕۆکێتەی کە هاوێژرا بۆ ئیسرائیل طبعاً سیستەمێکی زۆر بەهێزی ئیسرائیل هەیە کە سیستەمی دژە ئاسمانیە بۆ پاراستنی ئاسمانی ئیسرائیل کە جگە لە ئیسرائیل خۆی کۆمەڵێکی وڵاتی تر هەیە کە پشتیوانی گەورەی ئیسرائیلن وەکو یەکێکیان وڵاتی زلهێزی ئەمریکایە، جگەل لەوان فڕەنسایە، بریتانیایە، ئەڵمانیایە، کەنەدایە. زۆر لە وڵاتانە هەر لە بڵاوبوونەوەی دەنگوباسی ئەوەی کە ئێران پەلاماری ئیسرائیلەدا یان تۆڵەی لێدانی قونسڵگەریەکەی ئەکا لە سووریا، ئەو وڵاتانە هەمویان ئامادەی خۆیان دەربڕی بۆ پشتیوانیکردنی ئیسرائیل و بۆ پاراستنی ئیسرائیل. بێگومان ئەو وڵاتانەش هاوکاری ئیسرائیل دەکەن هەم لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بە هەموو جۆرەکانیەوە، هەم لە ڕووی دیبلۆماسیەوە، هەم لە ڕووی بڵێن پیشەسازی جەنگیەوە پشتیوانی ئیسرائیل دەکەن. بەڵام هەر ئێمە ئەگەر سەیری ئەم کردەیە بکەین، یعنی ئەم کردە سەربازیەی کە پێڵێن تۆڵە، یعنی خۆ ئەوە هێرشە بۆ جەنگ نییە، چونکە ئێران یەکسەر ئەمڕۆ هەر کۆتایی بە کردە سەربازیەکەی خۆی هێنا وتی ئێمە بەست تەنها ویستومانە ئیسرائیل تەمیەکەین بە هاویشتنی ئەو ڕۆکێتانە یان ناردنی ئەو درۆنانە بۆ سەر ئیسرائیل. بەڵام ئەگەر هەر سەیری کردەکە بکەین، یعنی ئەوە بوێریکی گەورەیە لە هەلومەرجێکی وەکو ئێستای ئێران کە وڵاتێکە ئابلۆقە دراوە، کۆمەڵێکی وڵاتی دنیای زلهێز هەڕەشەی لێ دەکەن، لەوانەش ئەمریکا و فڕەنسا و بریتانیا و کە ئەمانە وڵاتی زۆر گەورەن، هەڕەشای توند جگەل لە ئابلۆقەیان لەسەر ئێران هەڕەشەی توندیشی لێ دەکەن و پشتیوانی ئیسرائیل دەکەن.
هەر کردەکە ئەنجامدانی کردەکە یعنی بە حەقیقەت بوێریکی گەورەیە لەم قۆناغەی و لەم هەلومەرجەی ئێستای ئێران کە وەکو وتمەوە چەندە ساڵە ئێرانێک کە لە ژێر ئابلوقەیەکی ئابووری زۆر توندا لەلایەن ئەمریکا و لەلایەن کۆمەڵێکی وڵاتی دنیا جگە لەوەش هەر گەیشتنی درۆنەکانی و گەیشتنی ڕۆکێتەکانی بە تایبەتی بۆ سەر خاکی ئیسرائیل خۆی دەلالەتێکی معنەوی گەورەی هەیە کە ئێران ئەتوانی لە هەر کاتی بێوێ خاکی ئیسرائیل بکاتە ئامانجی خۆی چونکە بە پێی لێدوانی فەرمی هەندێک لێپرسراوی سەربازی ئیسرائیلی ئەڵێن ئێمە ڕاستە زۆربەی درۆن و زۆربەی ڕۆکێتەکانمان تێکشکاندووە لە ئاسمان بەڵام هەندێک لە ڕۆکێتەکان گەیشتونەتە ئامانجی خۆیان یعنی و دیارە لە هۆکارەکانی ڕاگەیاندنش بڵاو کرایەوە کە ئەبینرا هەندێک درۆنیان هەندێک ڕۆکێت لە هەندێک ناوچەی دیاریکرا و ئەداتەوە تەقێتەوە لەو ناوچانە یعنی هەر گەیشتنی ئەو درۆنانە بۆ ئەو شۆنانە ئەوەش هەر دەلالەتێکی تایبەتی لەسەر توانای سەربازی ئێران هەیە ئێمە با شتێکی تریش ببینین طبعاً با جگەل لەوەش لە سەروی ئەمانەوە هەموو بۆ زانینی بەڕێستان کە بە پێی هەندێک بڵێن هەواڵ کە بڵاو کرایەوە لە هەندێک ڕۆژنامەی گەورەی ئیسرائیلی و لەسەر زمانی هەندێک لێپرسراوی گەورەی سەربازی ئیسرائیلی ئەڵێ تەنها ئیسرائیل لە شەوی ڕابردوو بۆ تێکشکاندنی ئەو درۆن و ڕۆکێتانەی ئێران کە هاتوون کە سیستەمی دژە ئاسمانی خۆی بەکارهێناوە بۆ ئەوە ملیارێک و 350 میلیۆن دۆلاری سەرف کردووە یعنی لە یەک شەودا لەبەر ئەوەیە ئەوان دوو جۆر سیستەمیان هەبووە بۆ تێکشکاندنی ڕۆکێتەکان و درۆنەکان کە یەکێک لە سیستەمەکان پێڵێن ساروخی حیدس ساروخی بڵێن ڕۆکێتی حیدسی دژە ئاسمانی هەموو ڕۆکێتێکی بایەی یعنی هەر ڕۆکێتێکی یعنی ڕۆکێتێکی بایەی 3 ملیۆن و نیو دۆلارە یعنی تەنها یەک ڕۆکێت جگل لەوە ئەوان ڕۆکێتێکی تریان هەیە کە پێ ئەڵێن عەسای جادوگەری ئەوە وا ناوێن ناوە ئەوەش هەموو ڕۆکێتێکی بۆ تێکشکاندنی درۆنێک یان ڕۆکێتێکی دژە بۆ لە ئاسمانەوە کە دێت بایی ملیۆن دۆلارە یعنی بەس تەنها تێکشکاندنی ئەو درۆن و ڕۆکێتانە بۆ تەمایەی زەرەرێک بۆ ئیسرائیل لە ڕووی مادیەوە کە خەرجەکەی ملیارێک و 350 میلیۆن دۆلار بووە لە یەک شەودا طبعاً جگە لەوەش کە ئەمە چەند شەوێکە هەموو خەڵکی ئیسرائیل لە دڵڕاوکەیەکی گەورەن بێگومان کەس لە ماڵی خۆی نییە ڕەنگە زۆربەیان لە ژێر زەمینەکان بن بە تایبەتی هاوڵاتیانی مەدەنی زۆربەی دام و دەستگاکانی لە ئینزاردا بوون طبعاً ئەمانە زۆر ڕۆڵی گەورەی هەیە بۆ ئەم بابەتە یعنی ئەگەر بەس سەیری کردە سەربازەکە بکەین ئێمە عەلاقەمان نییە بە مۆزوعی ئەو ململانیە کە هەیە لە نێوانی ئیسرائیل و ئێران بەڵام بەس لە ڕووی سەربازیەوە لێکی بدەینەوە بەڵێ سەبارەت بۆی کە بەشێک لە بڵێن بەشێکی موشکەکان لە هەندێک ناوچەی هەرێم و لە بەغداش کەوتونەتە خوارەوە ئایا و بەشێکی موشکەکەیە یاخود خودی موشکەکەیە سەری موشکەکەی کە بڵێن کەوتونەتە خوارەوە ئەوانەی کە بەڕێز دەگەر بینی بێت لە بڵێن لە تۆڕە کۆمەڵاتەکانی شەر بڵاو بوونەوە بێگومان تۆ وەکوتم وڵاتێک کە ئێمە نامانوێت دیفاع لە ئێرانیان جوون ئیسلامییان وەکوتم لا ئینگلیش لایەکی بین ئێمە لەگەڵ شەڕانین ینی بە حەقیقەت من وەکو کەسێکی شخصی خۆم یعنی وەکو ڕایەکی شخصی خۆم کە ئێستا ئەم هەلومەرجە بە هەلومەرجێکی ترسناک زۆر گەورە ئەزانم لەسەر ناوچەکە و بە تایبەتی ئێمە بەشێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق و هەرێمی کوردستان کە بەشێکی دەوڵەتی عێراقە یعنی ئێستا وتە چەقێکی ئەو ململانیە و بەڕاستی مەترسێکی گەورەیە لەسەر عێراق و لەسەر ئەو وڵاتانە بەگشتی ئەگەر ئەم بابەتە زۆر تەشەنە بکە و ململانیەکە بەرەو توندتیژی زیاتر بڕوە بەڵام وەکو باسم گە وڵاتێک لە ژێر ئابلوقەیەکی ئابووری
ئەمە ساڵێک و 2 ساڵ نییە و چەندەها ساڵە لەژێر ئەو ئەبلوقا بریەیە پشت ببەستێ بە تواناکانی خۆی بە توانان ناوخۆیەکانی خۆی بۆ دروستکردنی ڕۆکێت یان بۆ دروستکردنی ئیدرۆن بێگومان لە حاڵەتی وادا زۆر جار هەیە بڵێن درۆنی لە ڕێگا عاتڵ دەبێت لە کۆنتترۆل دەرەچێ توانایی چونکە ئەبێ مەسافەیەکی زۆر ببڕێ تۆ حساب کە لە ئێرانەوە لە هەندێک ناوچەی دووری ئێرانەوە یعنی بڵێن لەسەر سنوورەوە نییە ڕەنگە هەندێکی لە ناوەڕاستی ئێرانەوە بەهاژرێ ئەبێ وڵاتێک یان دووسێ وڵات ببڕێ ئەم ڕۆکێتەیان ئەم درۆنە ئاختاک و دەگاتە ئیسرائیل چونکە حساب کرا دوێنێ ڕەنگە چەند سەعاتێکی پێویستە ڕۆکێتەکان لەگەڵ درۆنەکان بگەنە شوێنەکانی خۆیان بێگومان هەندێکی لەوانە نەیتوانیەوە بگاتە ئامانجەکەی خۆی یان تووشی خەلەل بووە لە ڕێگا کەوتۆتە خوارەوە ئەوە شتێکی ئاساییە لە هەموو بڵێن جەنگێک لە دنیادا بەڵام و کوشتم بۆ ئێرانش ئاساییە چونکە یەکەم ئێران یەکێک لە وڵاتە هەرە پێشکەوتەکان نییە لە ڕووی پیشەسازی سەربازیەوە پشت بە خۆیە بەسێ یعنی پشت بە بڵێن بە ناوخۆی ئێرانە بەستێ لە ژێر ئەو ئابلوقەشدا ئەم شتانە ئاسایە وەکو تۆشەڵێ زۆر جار هەیە ڕەنگە هەندێک لەو ڕۆکێتانەی کە دەهاژرێن بەشێکی ڕۆکێتەکە ئەو بەشانەی کە سوتەمەنی ڕۆکێتەکە هەڵدەگرێ یعنی بە تایبەتی ئەبینین ئەوانەی کە دەهاژرێن بۆ ئاسمان بۆ قوڵای ئاسمان زۆر جارەیە پارچەکانیان لێ ئەبێتەوە یعنی ئەو بەشانەی کە هەڵگری سوتەمەنی کۆتاییان دێت ئەکەونە خوارەوە ئیتر ڕۆکێتەکە دەست بڵێن هەر لە ڕێگای خۆیدا ئەڕوا دیارە ئێستا وەکو من ئێمە بینیمان لە هەواڵەکانی ئەمڕۆ هەندێک لەو ڕۆکێتانەی کە کەوتون کە وازام 1-2 دانەیە ئەوەی کە هەیە هەڵی دەگرنەوە بۆ ئەوەیە کە لێکۆڵینەوە بکەن کە ئایا ئەمە ینی ڕۆکێتەکەیە یان بەشێکی ڕۆکێتەکەیە کە کەوتووە باشە پێ دوای کاک جەبار لێرە دەوەستێ و بڵێن ئەو جەنگەی کە بڵێن ئێران ڕاستە و خۆ بۆ یەکەمین جارە خۆی بەشداری کرد یاخود گرژەکانی ناوچەکە زیاتر دەبێن چاوەڕێی وەڵامی قەوارەی بڵێن زایۆنیش بکرێ بۆ ئەم هێرشە بێگومان وەڵام طبعاً هەر ئەمڕۆ وەڵام هەبووە ئەمڕۆ بە پێی ئەو هەواڵانەی کە هەبوو کە دەنگی زۆر تەقینەوەی گەورە بیستراوە لە بەتایبەتی لە ناوچەکانی چواردەوری دیمەشق دیارە ئیسرائیل خۆی وتەبێژی ڕسمی هێزەکانی ئیسرائیل باس لەوە کردوتی جگەل لە ئێران هەندێک لەو ڕۆکێتانە و هەندێک لەو درۆنانەی کە هاتوون بۆ بەرەو ئیسرائیل هەندێکیان لە سووریاوە هاوێژراون هەندێکیان لە لوبنانەوە هاوێژراون هەندێکیشان حتا باسی عێراقیشیان کردوتیان هەندێکیشان لە عێراقەوە هاوێژران یعنی وا ئەوەی من کە بیستم و کە خوێنمەوە لە سوسیال میدیا دیارە ڕەتفعلی یەکەمی ئیسرائیل ئەوەیە کە هەندێک ناوچە دیارە لە سووریا کردوتە ئامانجی خۆی کە ڕەنگە ڕۆکێت یان درۆن لەوێەوە هاوێژراوە و بەپێی ئەو لێدوانانەی وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەمڕۆ ئەڵێ ئێمە وەڵامی خۆماندا ئەبێت لە کاتی گونجاودا ئیتر ئایا وەڵامەکەیان چۆن دەبێت بۆ ناو خاکی ئێرانە یان وەڵامەکانیان بۆ ئەو شۆنانەی کە بە ئەو گروپانەی کە خۆیان بە مقاومەی ئیسلامی ئەزانن و ئێستا ئیسرائیل تۆمەتباریان دەکا کاڵێ ئەوانش بەشدار بوونە لەو ناردنی ئەو ڕۆکێت و ئەو درۆنانەی کە بۆ ئەوێ ئێمە ناتوانین ئەمەش ئێستا دوسێ جار گوێم لە بەڕێستان و کە باسی کرد کە جەنگە ئێمە ناتوانین بڵین ئەوە دەستپێکی جەنگە چونکە یەکسەر ئێران پاش تەواوبوونی بڵێن ئەم کردە سەربازیەی خۆی یەکسەر ئەمڕۆ بەیاننامەیەکی فەرمیان دەکرد کاڵێ ئێمە کۆتاییمان بە وەڵامەکەماندا هێنا ویستومانە تەنها ئیسرائیل تەمێکەین ئامانجەکانی خۆمانمان جێبەجێ کردووە یعنی بڵێن بەڵێنەکەی خۆمانمان جێبەجێ کردووە کە تۆڵەی ئەو هێرشە کە کرا لەسەر قونسڵگەریەکەمان لە سووریا
لەبەرەوەی ئەوان ناوی نابن بە جەنگ، ناوی ئەبن بە وەڵامدانەوە، یعنی وەڵامدانەوەی ئەو هێرشەی کە هەیە. باشە بە زۆکو ئیدارەی بایدن ئەوان نانەوێ لەسەر و بەندیە سەدەکە نزیکن لە هەڵبژانی سەرۆکایەتی ئەمریکا جەنگێک هەڵبگیرسێ لە ناوچەکە؟ بایدن ئەوەی کە من ئەمڕۆ دیسان بڵێن ئەوەی خوێنمەوە لە سوسیال میدیا، جۆ بایدن ئاگداری بەحساب بەڕسمی ئیسرائیلیان کردووە کە ئێمە لەگەڵ ڕەتفعلی ئەوە نین کە ئیسرائیل ڕەتفعلێکی هەبی بۆ لێدانی ئێران، یعنی ناوخۆی ئێران، ئەڵێ ئێمە پشتیوانی، ینی بە شێوازێکی وا ئەڵێ ئەوەی کە من خوێنمەوە، ئەڵێ ئێمە پشتیوانی هیچ ڕەتفعلێکی ئیسرائیلی ناکەن بۆ هێرشێکی ئیسرائیلی بۆ ناوخۆی ئێران، یعنی ئێمە پشتیوانی ئەوە ناکەین. من بە تەسەووری من بە حقیقەت زۆری لە وڵاتانی دنیا ڕاستە نیگەران بوون. ئەمڕۆ زۆربەی وڵاتانی ئەوانەی پشتیوانی ئیسرائیل دەکەن بە تایبەتی هەم ئەمریکا، هەم فەڕەنسا، هەم ئەڵمانیا، هەم کەنەدا، هەم بریتانیا، هەم ئیتیحادی ئەوروپی، ئەمە ئەو وڵاتانە هەمویان بەگشتی نیگەرانی خۆیان پیشاندا بە توندی بەرامبەر ئەو هێرشەی کە ئێران کردی بۆ سەر ئیسرائیل. بەڵام لە هەمان کاتدا وەزیری دەرەوەی ئێران ئەڵێ ئێمە پێشتر ئاگداری ئەو وڵاتانەمان کردووە کە ئێمە ئەو هێرشە ئەکەین، و دیارە چونکە من دوسێ ڕۆژە ئەمریکا ئەڵێ ئێران ئامادەسازی ئەکا بۆ هێرشەکەی، وتی ئەمە چەند سەعاتێکی ماوە یان پێشتر وتی چەند ڕۆژێکی ماوە، دوای وتی نزیک بۆتەوە، دوای ینی دیارە ئاگادار کراون لە کاتی هێرشەکە. یعنی ئەو وڵاتانە بە تایبەتی وڵاتە گەورەکان وەکو ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و بریتانیا و ئەو وڵاتانە لەلایەن وەزیری خارجی ئێرانیەوە ئاگادار کراون کە ئێمە هێرشێکی لەو جۆرە ئەکەین. لەبەرەوە لە ئیسرائیل و لە وڵاتانی دنیا ئەم هێرشە شتێکی لە ناکاو نەبووە، کتوپڕ نەبووە، چونکە ئەبینین هەر دوێنێ پێش دەستپێکی هێرشەکە ئەردەن ئاسمانی خۆی داخست، عێراق ئاسمانی خۆی داخست، وڵاتەکانی هەندێکی کەندا و ئاسمانی خۆیان داخست، زۆر لە وڵاتەکانی دنیا سەفارەتەکانیان داخست، تەنانەت هەندێکیان قۆنسڵگەریان لە هەرێم وەکو هۆڵەندا قۆنسڵگەری خۆشی لە هەرێم داخست. یعنی ئەمانە هەموو دیارە پێشتر ئەیانزانی کە هێرشێکی لەو جۆرە هەیە، یعنی ئەم هێرشە لە ناکاو نەبوو، ئەم هێرشە پێشتر بە ئاگاداری بووە. بە ڕسمیش ئێرانەڵێ ئێمە ئاگاداری ئەمریکامان بە شێوەی ڕسمی کردووە لەم هێرشکردنەی سەر ئیسرائیل. باشە بەس کاک جەواد بەکارهێنانی ئاسمانی وڵاتان ئەوەی کە ئێستا بۆ نمونە گەشتی ئاسمانی لە عێراق وەستا بڵین کای ئاسمانی لە ئەردن بە هەمان شێوە، ئەوە دەکرێت ئەنێ وڵاتێک ئەمە بکات یاخود پێویستی بە هیچ مۆڵەت وەرگرتنێکەیە؟ وڵاتان خۆیان هەموو وڵاتێک ئەتوانێت بڕیار بدا کە ئاسمانی خۆی بە تەواوەتی داخە بەرامبەر هەمووشۆی هەر فڕۆکەیەکی بە ئاسمان، چونکە هەموو وڵاتێکی دنیا ڕێکەوتنی هەیە لەگەڵ بڵێن یەکێتی ئەوانەی کە پێیان بڵێن فڕۆکەوانی ئاسمانی دنیا، چونکە ئەوە سیستەمێکی جیهانیە بۆ مەسەلەی چۆنێتی هاموشۆکردنی، یعنی بڵێن فڕۆکەی مەدەنی بەسەر و بڕینی ئاسمانەکان. تەنانەت وڵاتانی دنیا پارە وەردەگرن لەسەر هاموشۆکردنی فڕۆکەکان بەسەر ئاسمانیاندا، یعنی وەکو چۆن گومرگ وەرەگیرێ لە دەواازەکانی سنووری ئەرزی کە شتێک داخڵە بێ بۆ هەر وڵاتێک، بە هەمان شێوە ڕێکەوتنەکانی نێوان وڵاتانی دنیا کە تۆ ئاسمانی وڵاتێک بەکارێنین دەبێت ئەو کۆمپانیە فڕۆکەوانیە پارە بدا بە وڵاتەی کە ئاسمانی وڵاتەکە بەکارهێنی بۆ تێپەڕبوونی بەناو ئاسمانی ئەو وڵاتە. لەبەرەوە هەموو وڵاتێک حەقی خۆیەیە ئاسمانی خۆی داخە لە کاتێکی ئەوە مەترسیداردا، چونکە بۆ پاراستنی فڕۆکە مەدەنیەکانە بەتایبەت، چونکە تۆ ئەگەر ئاسمانت دا نەخەی
تۆ دوێنی نزیکەی 300 درۆن و ڕۆکێتی کرۆز و ڕۆکێتی بالیستی تری ئێرانی بە ئاسمانە کۆمەڵێکی ئاگر بە ئاسماندا دەڕوە لەبەرەوەی مەجبور بوون ئەو وڵاتانە ئاسمانی خۆیان داخن بۆ ئەوی تووشی کێشە نەبن لەگەڵ ئەو هەموو ڕۆکێت و ئەو هەموو درۆنەی کە بە ئاسماندا بە تایبەتی بە ئاسمانی سووریا و عێراق و لوبناان و نزیکی ئاسمانی وەلەو ئەردەن یەکێک لە وڵاتانە بوو کەوتی من جگەل لە ئاسمانم کە داخەم هەر درۆنێک یان ڕۆکێتێک بەسەر ئاسمانی من دابێت ناچارە بم کە بیخەمە خوارەوە ینی دژە ئاسمانی خۆم بەکار بێنم بۆ خستنە خوارەوەیە خۆی ئەم حاڵەتانە بۆ پاراستنی فڕۆکە مەدەنیەکانە و بۆ پاراستنی هاوڵاتیانە بۆ ئەوەی کە تووشی زەرەر نەبن لەو حاڵەتەیان تووشی کارەساتی گەورە نەبن لە ئاسماندا. باڵێ سەبارەت بە لێکەوتەی دەبێ ئەم ڕووداوان لەسەر بڵێن جەنگی غەزە یاخود ئەوەی ببارەم تەگرتنی کەشتەکان نەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو لە گەروی هورموز یاخود ئەوەی پێشتر حوسیەکان زیاتر کاریگەری دەبێت لەسەر ئاڵۆزبوون و بڵێن ڕێرەوە ئاویەکانیش خۆی بەگشتی هەلومەرجەکە ئاڵۆزە یعنی ئەمە لەوەتی جەنگی غەزە بە تایبەتی دەستی پێ کردووە کە ئەمە بەرەو 3 مانگ ئەڕوا یعنی بە حەقیقەت هەلومەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بە تایبەتی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی سووریا لوبناان عێراق ئێران یەمەن ناوچەکانی کەندا و بڵێن ناوچەکانی بەحری سوور ئەم ناوچانە هەمووی تەنگەی هورمز ئەم ناوچانە هەمووی هەلومەرجەکەی زۆر ئاڵۆزە لەبەرەوەیە بەهۆی ئەو جەنگەوە وەکو باسم کرد ئەو وڵاتانەی کە ناومهێنان بە تایبەتی زۆربەیان گروپی بەناو مقاومەی ئیسلامیان هەیە بەشداریەکی فعلیان کردووە لە جەنگ ینی بەشداری چیان کردووە مەسەڵەن بەشداری بۆیان کردووە مثلا لە لوبنانەوە ڕۆکێت هاوێژراوە یان درۆن هاوێژراوە یعنی هەر لەم دوو ڕۆژە بە سەتان درۆن بە هەمان شێوە لە لوبنانەوە هاوێژراوە سووریاش هەمان شێواز یعنی ئەو گروپانە لە سووریەوە عێراق بە هەمان شێواز گروپەکان ماوەی چەند مانگێک بوو جگەل لە زۆر جارەیە بڵاویان کردەوە کە ئەوان درۆنێکیان بەرەو ئیسرائیل ناردووەیان ڕۆکەتێکیان هاوێشتووە بۆ ئیسرائیل بنکە و بارەگاکانی ئەو وڵاتانەی کە پشتیوانی ئیسرائیل دەکەن وەکو ئەمریکایان کردەوە ئامانجی خۆیان لە عێراقە لە سووریایە بەتایبەتی لە ناوچەکانی ڕۆژاوە لە هەرێمی کوردستانە زۆرجار لە فڕۆکەخانەی هەولێرە لە فڕۆکەخانەی هەریرە یعنی بەفعلی ئەم وڵات لێکەوتەی ئەو شەڕەی غەزە بەسەر ئەم وڵاتانە زۆر ڕوون هەبوو یعنی لێکەوتەکانی دیار بوون یعنی ئەمانش هەمویان بەشداری ئەو شەڕەی غەزەیان کردو بەڵام بە شێوازێکی ناڕاستە و خۆ و بە هەمان شێوازتیشکی پرینشکی ئەو شەڕیان هاتووە بۆ ئەو وڵاتانە کە بینین زۆر جارەیە ئیسرائیل هاتووە بردومانی ناوچەکانی سووریای کردووە ینی بنکە و بارەگای ئەو لایەنانەی کە بەناوی خۆیان مقاومە و ئاخرشتیانەوەیە کە هێرشکردنە سەر قونسڵگەری ئێران بووە لە دیمەشق جگە لەوەش بامان شێوات لە لوبنانیشان داوە تەنانەت ڕەشەیان کردووە بەهێزی پیادە بێنە ناو ناوچەکانی باشووری لوبنان بەهۆی بوونی حیزب الله لەو ناوچانە بە هەمان شێوە ئەمریکاش چەند جارێک بردومانی بنکە و بارەگاکانی ئەو گروپانی کە بەناو مقاومەی ئیسلامی کردووە لە عێراقدا بە تایبەتی لە ناو بەغاش لە ناو بەغا لە ناوچەکانی خواروی عێراقدا لە زۆر ناوچەی تر لە ناوچەکانی سنوور لەگەڵ سووریا یعنی شەڕەکە لەم ناوچانەش هەبووە بەڵام بە شێوازێکی ناڕاستەوە خۆ ئەم ناوچانە هەموو تێوەگلاون بۆ شەڕەوە بەڵام هەوڵێکیش لەگەڵ ئەوەشدا هەوڵێکی نێودەوڵەتی گەورە هەیە بۆ ئابلوقەدانی زیاتر تەشە نەکردنی ئەو شەڕە چونکە بە حەقیقەت لە بەرژەوەندی نەوڵاتە گەورەکانە نەوڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو شەڕەتە شەنە بسەنێ لەبەرەوە ئەبینین لەم ماوەی دواییدا ئیتر جارێکی تر بابەتی دەوڵەتی فلستین
هاتوۆتەوە مەدان بۆ باسکردن و زۆر لە وڵاتانی دنیا وڵاتە گەورەکان وەکو ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو بەریتانیا وەکو کەنەدا ئەو وڵاتانە هەمووی باس لەوە ئەکەن کە ئەبێ فلستینیەکانیش خاوەنی دەوڵەتی خۆیان هەبێت و لەگەڵ ئیسرائیلا بگەنە حاڵەتێکی کە دوو دەوڵەت لەگەڵ یەکا پێکەوە بژین لەو ناوچانە تەنانەت زۆر جار هەیە ئەمان بینی ئەمریکا بریتانیا فەڕەنسا زۆر ڕەخنەیتوندیان لە شێوازی ڕەتفعلی ئیسرائیل کردووە لەم شەڕەدا لە غەزەدا کە زۆری خەڵکی سڤیل کوژراوە لە منداڵ لە ژن لە خەڵکی پیر کوژراوە لەو شەڕادا. بەڵێ سوپاس دەگەین چەند خولەکێکمان بەڵێ سوپاس دەکەین چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە سەردانەکەی سوودانیش بۆ ئەمریکا کە ئێستا لە ئەمریکایە لە ڕووی ئەمنیەوە هیچ دەگۆڕێت لە پەیوەندی عێراق و ئەمریکا ئەرکێزەکانی ئەمریکا لە عێراق؟ سەردانەکەی سوودانی بێگومان هەموو لایەکمان ئەزانن ئەم سەردانە زیاتر لە ساڵەکە باسەکرێ و ئامادەکاری بۆ ئەکرێت. ئامانجی بەڕای من وەکو ڕایکی شخصی ئامانجی سەرەکی وەکو ئەوەش کە بڵاو کراوەتەوە ئامانجی سەرەکی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا ئەوەیە کە هەمومان ئەزانن ڕێکەوتنێکی ئێطاری ئستراتیژی هەیە کە ئیمزا کراوە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی عێراق. ئەم ڕێکەوتنی ئێطاری ئستراتیژیە مێژوەکەی کۆنا ئەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی 2011 ئەو کاتێک کە حکوومەتی عێراق داوا لە هێزەکانی فڕەڕەگەز کرد بە سەرۆکایەتی ئەمریکا کە عێراق بە یەکجارەکی بەجێ بێڵن لە زمانی کابینەی دکتۆر نوری مالیکی بوو. ئەو کاتێک کە هێزەکان کشانەوە ڕێکەوتنێک ئامادەکاری کرا بۆ ڕێکەوتنێکی ئیطاری ئستراتیژی لە نێوانی ئەمریکا و لە نێوانی عێراق کە ئەم ڕێکەوتنە چەند بابەتێک لەخۆ ئەگرێ بابەتی سەربازی بابەتی ئەمنی بابەتی سەقافی بابەتی تعلیمی بابەتی بڵێن ئابووری بابەتی وزە ئەمانە هەمووی لە خۆی گرت یعنی بڵێن ڕێکەوتنێکی هەمە گرنگ و بابەتەکانی زۆرن. دیارە بە حکمی ئەوەی هەلومەرجی عێراق لە دوای بڵێن کابینەکانی بەڕێز مالیکی ئەو کاتە هەلومەرجی عێراق بەرەو ناخۆشی ڕۆژ بە تایبەتی هەلومەرجی ئەمنی جگەلەوە کێشەی سیاسی زۆر گەورە هەبوو لە نێوانی شیعە و سونە لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی فیدراڵ. دوای ئەوە شەڕی داعش هات بەسەریا و نزیکەی 4 ساڵ ناوچەیەکی فراوان کەوتە ژێر دەسەڵاتی داعش. ئەمجا لە دوای 2010ەوە جارێکی تر بابەتی ئێطاری استراتیژی هاتە گۆڕێ و بە تایبەت لە کابینەکەی مستەفا کاظمی و چەند کۆبنەوەیەکی فراوان لەو بابەتە کرا و لە کۆتایی کابینەکەی دکتۆر بڵێن کابینەکەی مستەفا کاظمی ئەوە بوو کە شاندێکی باڵای حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کاظمی چوون بەرەو واشنگتن و لەوێ حتا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیشیان لەگەڵدا بوو لەوێ ئەو ئیتیفاقی ئێطاری استراتیژیە ئیمزا کرا بۆجێ بەڵام بە تەواوەتی جێبەجێ نەکرابوو نەکرابووە بواری جێبەجێکردنەوە. ئێستا سەفەری بڵێن سەردانەکەی محەممەد شایع سوودانی بۆ ئەوەی بە تەواوەتی ئەم بڵێن ڕێکەوتنی ئیطاری استراتیژیە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە یعنی بخرێتە بواری جێبەجێکردنەوە بە ئامانجی ئەوەش چونکە ئامانجێکی تری هەیە محەممەد شایع سوودانی ئەوەیە کە هەوڵ بدا حکوومەتی عێراق ڕێکەوتنی تاکلایەنە بە تایبەتی لەگەڵ وڵاتە گەورەکانی ئەو تەحالوفەی وڵاتی بڵێن شەڕدژی داعش بە تایبەتی هەم ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و هۆڵەندا ئەو مەجموعە وڵاتەی هەیە کە ڕێکەوتنی تاکلایەنەیان لەگەڵا بکە لە ڕووی ڕێکەوتنی ئەمنی و ڕێکەوتنی سەربازی و ڕێکەوتنی ئابووری بۆ ئەوەیە کە کۆتایی بە ئەرکی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بهێنرێ لە عێراقدا وەکو چۆن حکوومەتی عێراق بەڕەسمی داوای کۆتایی هێنان بە ئەرکی هاوپەیمانەتی نێودەوڵەتی لە عێراقدا بۆ شەڕدژی داعش کە محەممەد شایع بەڵێنی بە ئیطاری شیعی داوە بە خەڵکی عێراق داوە ئەوانەی کە داوای کۆتایی هێنان
بە بوونی هاوپەیمانەتی نێودەوڵەتی لە عێراقدا و بۆ ئامانجە کە سەفەری واشنگتنی کردووە لەگەڵ ئەوەشدا بۆ چارەسەرکردنی بابەتی بانقی یعنی بابەتی عملە لەگەڵ کەوە کێشەیەکی زۆر گەورەی عێراقە زۆر جار تەسیر لەسەر نرخی دینار بە بەرزبوون و نزمبوونی سعری دۆلار لە عێراقدا. بەڵێ سوپاس دەکەین کاک جەباریاوەر پسپۆڕی سەربازی ماندومان کردی سوپاسی ئامادەبوونی بەڕێزت دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.